بینرانی بەڕێزم کاتتان باش لە هەر شوێنێک بینەری ئێمە سڵاوی گەرمی کارمەندانی نارسیتان لێبێت. بەپی دەرەنجامەکانی هەڵبژاردن و بەپی ئەو پۆستانش کە دابشکراون لەم خوڵی هەڵبژاردننیشدا جارێکی تر پۆستی سەرۆک کۆمار بەرکورد دەکەوێتەوە. گەرچی تا ئێستا دیار نییە و کارکتەری کە پۆستی سەرۆک کۆمار وەردەگرێت کێیە، بەڵام دیسان جارێکی تر قسەکردن لەسەر دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار بەپی دەستور سەری هەڵدایەوە. ئایا لە ئێستادا پۆستی سەرۆک کۆمار چ گرنگیشی بۆ کورد هەیە؟ ئەو کەسەی لە پۆستی سەرۆک کۆماردا دەبێت لە ماوەی 4 ساڵی داهاتوودا لە عێراقێکی نائارام و پڕ لە کێشەدا، لە پەیوەندیەکی گرژ و ئاڵۆز و ناهاوسەنگی نێوان هەرێم و بەغدادا دەتوانێت ڕۆڵێک ویژارێت و دەتوانێت چۆن دەسەڵاتەکانی خۆی لە دەستوردا چالاک بکات و کاریان پێ بکات. ئایا لە ئێستادا گرنگی ئەو پۆستە بۆ کورد ماوە؟ ئەگەر گرنگیەک ماوە ئەو گرنگیانە لە چیدان و ئەگەریش نەماوە ئەوە بۆ کورد جارێکی تر لەم خولەشدا پۆستی سەرۆک کۆمار وەردەگرێتەوە. قسەکردن لەسەر دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار و گرنگی ئەو پۆستە بۆ کورد هەروەها هەڵسەنگاندنێکی گشتی 4 ساڵی ڕابردووی خوڵی پێشووی پەرلەمانی عێراق و لە نێویشیاندا ئەدای فراکسیۆنی گۆڕان دەگەینە تەوری ئەڵقەی ئەمجاری چاپێکەوتن و بە سوپاسەوە حاکم شێخ لەتیف مستەفا پەرلەمانتاری پێشووی عێراق لە فراکسیۆنی گۆڕان وەڵامی پرسیارەکەمان دەداتەوە. کاک حاکم بەخێبێت بۆ چاپێکەوتنی نارتی. زۆر سپاس سپاس بۆ جەناب بۆ بینەرانیش. کاک حاکم قسێکی زۆر لەسەر پۆستەکانی لەسەر دەسەڵاتەکانی سەرۆک کۆمارەکرێ. سەرۆک کۆمار لە 4 ساڵی داهاتوودا چ گرنگیشی بۆ کورد هەیە؟ بەڵێ بە ناوی خۆی گەورە میهرەبان لە واقعدا دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار دەسەڵاتێکی پرۆتۆکۆلی تەشریفاتین لەبەرەوەی سیستەمەکە سیستەمێکی پەرلەمانیە. زۆربەی دەسەڵاتەکان لە سیستەمی پەرلەمانیدا بۆ ئەنجومەنی وەزیرانن. هەروەها هەندێک جگە لە دەسەڵاتی یاسەدانانەکان و دەسەڵاتی چاودێریش بۆ پەرلەمانن. بەڵام سەرۆک کۆمار زیاتر دەسەڵاتێکی پرۆتۆکۆلی تەشریفاتی هەیە، وەک چەترێک وایە کە دەسەڵاتەکان لەژێر چەتری خۆیدا کۆ دەکاتەوە و دەبێتە حەکەمەیەک ناوبژیوانێک ئەگەر خلافێک یان ئەگەر ئەزمەیەک ڕوویدا بە حکمی ئەو کەسە کە ڕئیس جمهورە پێویستە خبرە و حنکەی سیاسی هەبێ بەو خبرەیە بەو حنکە سیاسی خۆی بەو ئەزمونە سیاسی خۆی هەوڵ دەدات کێشەکان یەکلایی بکاتەوە. بەڵام بۆچوونێکی تر سەری هەڵاوە ببوورە پێتە بڕم بۆچوونێکە سەری هەڵاوەیە کە بەپی دەستور پۆستی سەرۆک کۆمار دەسەڵاتی هەیە، بەڵام لەماوەی چەند ساڵی ڕابردوودام دەسەڵاتانە بەکارنێنراون. نەخیر خۆی دەسەڵاتی پرۆتۆکۆلین، بەڵام ئەو پرۆتۆکۆلانش بەکار نەهاتوون. باشە بەڵام یەکێک لە مادەکانی دەستور ئاماژە بۆەوە بدات کە ئەنجومەنی وەزیران پێک دێت لە سەرۆک کۆمار و ئەنجومەنی وەزیران ئەمە خۆی لە خۆی دەسەڵات نییە بۆ سەرۆک. بەڵێ لە سیستەمی پەرلەمانیا دەسەڵاتی جێبەجێکردن لە دوو بەش پێک دێ، سەرۆکایەتی کۆمار و ئەنجومەنی وەزیران. پێی دەوترێت دوانەی دەسەڵاتی جێبەجێکردن. لەم ڕوانگەیەوە باسکردنی دەستور کە دەڵێ دەسەڵاتی جێبەجێکردن بریتە لە سەرۆک کۆمار و ئەنجومەنی وەزیران، ئەمە تەنها وەسفێکە بۆ نیزامی پەرلەمانی. بەڵام کاتێک کە دێتە سەر هەردوو بەشەکەی سوڵتەی تەنفیزی و دەسەڵاتەکانیان باز دەکات، دەسەڵاتی سەرۆک کۆمار تەشریفاتین دەسەڵاتە فیعلیە ڕاستەقینەکە لە هەموو بوارەکاندا، چ لە بواری مەدەنی چ لە بواری سەربازی دراون بە ئەنجومەنی وەزیران. بەڵام سەرڕای ئەوەی کە دەسەڵاتەکان پرۆتۆکۆلین تەنانەت ئەو دەسەڵاتە پرۆتۆکۆلانەش وەکو خۆیان ممارەسە نەکراون و من دەڵێم ئەگەر بێت و ممارەسە بکرانایە دەکرا دەورێکی زۆر گرنگ هەبێ. بۆ نمونە سەرۆکی پەرلەمان تەنها ئیشەکەی ئیدارەدانی جەلساتی پەرلەمانە، هیچ دەسەڵاتێکی نییە. بەڵام لەبەرەوەی ئوسامە نجێفی بخۆی کەسایەتێکی بەهێزی هەبوو، هەروەها بە توندیش دەخالەتی دەکرد لە زۆربەی کێشەکاندا و هەروەها خۆی وەکو مدافعێکی توندی سونەکان پیشان دەدا دەبینین بوو بە گەورەترین کۆسب لە بەردەمی سەرۆکی ئەنجومەنی وەزیران. دەتوانین بڵین لە بەغدا لە 4 ساڵی ڕابردوودا تاقە کۆسپێک کە هەبوو سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو. تەمان بەڕێز مام جەلال دەبێ کەسێکی بەتوانایە زۆر سیاسەتمەدارە لە 4 ساڵی ڕابردوودا ممارەسەکانی خۆی پیادە نەکردن، تەنانەت خۆشی ئەترافی بەوە کرد پێشەوەی نەخۆشکەوە کە تەمان کە ئێستا هاتووتەوە ئێمە زۆر تەمەنای چاکبوونەوەی بخێرای بۆ دەخوازین و خۆشحاڵین بەمە. بەڵام کاتی خۆی پێشەوەی نەخۆشکەوێ خۆی دانی بۆ ڕاستێدانا و وتی من کاتێکە لە سەروبەندی ئەزمەی دیجلەیە و نووری مالکی پێی هەڵکێشاوە هەروەها کۆمەڵە قیادەتی عملیاتی دروست کرد و بە کەیفی خۆی خەرقی دەستوری کرد. مام جەلال خۆی لەسەر تەلەڤیزۆن وتی بەشێکی زۆر لەو خروقات دەستوریانە و تەجاوز دەستوریانە من بووم کە بێدەنگ بووم لەوەی قسەم لەسەر ئەو تەجاوز دەستوریانە نەکردووە و وتی وعد هۆکارەکەشی وتی هەم کەم لەوێ بووم هەمیش ممارەسەی دەسەڵاتەکانم وەکو پێویست نەکردەوە. وتی وعدیە کە ئەم جارە وا نابێت دەگەڕێتەوە بە بەغدا و دەنجی بەهێز دەبێ و لە بەرامبەر هەموو پێشێلگارە دەستوریەکاندا دەنجی دەبێت. بەڵام بەداخەوە نەخۆش کەوت واتە لە 4 ساڵ هەرچەندە دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار تەشریفاتی و پرۆتۆکۆلین، بەڵام لە 4 ساڵی ڕابردوودا بەڕاستی بەڕێز سەرۆک کۆمار دەسەڵاتەکانی ممارەسە نەکردوون. ممارەسە نەکردنەکە بەهۆی واقعی سیاسی عێراق و هەموو گرژی ئاڵۆزیە بۆ کە هەبووە یا
سەر کۆمار خۆی من پێم وایە بۆ کۆمەڵی هۆکار دەکەڕێتەوە. یەکەم طبیعەتی مامجلال کەسێکی کۆکەرەوە بۆ ویستوێتی هەموو لایەنەکان کۆکاتەوە نەیویستووە ببێ بە تەرەف، ینی بۆ حکومەی کە ڕئیس جمهور دەبێ تەرەف نەبێ و دەبێ هەوڵ بە خەڵک لایەنە سیاسەکان کۆکاتەوە. بەڵام من لایەنێکی تر لەوە قوڵتەی دەجێڕمەوە پێم وایە دەگەڕێتەوە بە نەفسیەتی تاچی کورد کە یەکەم جارە کوردێک سەر کۆمار وەردەگرێ هەمیشە ئیتیهام بەوە کراوین کە کورد هەم خۆمان بە هاوڵەتی دەرەجە دووداناوە هەمیش ئەوە پێمان وتراو کە کورد ناتوانێت کەسێک بێ وەتەنی بیرکاتەوە لەسەر ئاستی هەموو عێراق. سیر دەکەن کاتێکە بۆ یەکەم جار کەسێکی کورد ئەم پۆستە وەردەگرێ وەکو دەڵی لە مەلیکتر بۆ، ینی ویستوێتی پیشانی بداکە ئەگەر کورد پۆستێکی سەر کۆماری وای دەستکەوێ ئەوە لە عراقیەکان عراقیتر دەبێ و هیچ ئینتیمای کوردی نامێنێت. تەنانەت بۆ خۆیان عەرەبەکان دەیانگوت مامجلال کاتێکە بۆ بە سەر کۆمار بە و مەرجە هاتووە لەگەڵ لایەنە کوردیەکان لە کوردستان کاتێکە تەرشیحیان کردە بۆ پۆستەوتی دیگا کە من ئەچمە بەغدا ئیدی جامانە و کوڵاوی کوردی دادەنێم و جلی عراقی لەبەر دەکەم ئەگەر بەو شەرتە قوبوڵتان قوبوڵتان ئەگەر قوبوڵتان نییە من ئەم پۆستە ناکەم. واتە ئەو ویستوێتی بیسەلمێنێ لەوانەیە پێی وابوو بێ کە ئەگەر بێت و بیسەلمێنە کە کەسێکی وەکو وەتەنی بیر دەکاتەوە و هیچ جیاوازی ناکە ئەمە لەوانەیە بۆ خزمەتی قەزەی کوردوا بێ. بەڵام دەبینین ئوسامە وای نەکردو، ینی 80 ساڵە سونەکان حکومڕانی ئەم وڵاتە دەکەن بەڵام تەنها 5-6 ساڵ تەهمیشکران. ئوسامە کاتێکە بوو بە ڕئیسی پەرلەمان زۆر بە توندی و بەلایەنگیری هەم لە ناو پەرلەماندا هەم لە دەرەوەی پەرلەمان بەبێ ئەوەی شەرمیش بکە زۆر بە توندی لایەنگیری تایفەکەی خۆی دەکرد وەروەها بربەرەکانی سەرۆکوەزیرانیشی دەکرد. بەڵام بینیمان سەر کۆمار بەڕێز مامجلال ئەو کارەی نەدەکرد. جا ئەو کارەکە لەوانەیە بۆ ئەو دوشتە بێ هەم چارەسەری بەشێک لەو کێشانێکە لە نێوان هەرێم و لە نێوان هەولێر و بەغایە ڕووی ئەیە و زوو بە زوو چارەسەرەکراوە دەوری سەر کۆمار نەبوو کە لە بەرژەوندی کووردا بەکارهێنا هیچ کێشێک چارەسەر نەکراوە بەعکسەوە لە 2023ەوە کێشەکانی کورد چین مادەی 140 لە پێشمەرگەیە نەوت و غازە هیچ کێشەیەک هەل نەکراوانی کێشەی ئانی هەلکراون. تەوان مالکی زۆر بەزیرەکانە زۆر جار چاوی لە هەندێ شتی کوردستان نوقاندۆ بەڵام لە مقابلدا یەک شتی دەستوری نەداوینەتێ و هەموو ئەو شتانش کە ئەگەر پیان بوترابێ هەلکراون لە 2023دا بۆ ئێستا تەنها ڕاکردن بۆ بەرەو پێشەوە یان حلولی تەرقیعی کاتی بوون خۆ هەڵخەڵەتاندن بوون و ئیلا یەک کێشە لە نێوان هەرێم و بەغدایە هەڵ نەکراوە. من کاتێکیش بە تعلیقم لە سەرکردە کوردەکاندا کە هەمیشە دووپاتی ئەویان دەکرد و دەیانگوت ئێمە بەشێکین لە چارەسەر بەشێک نین لە کێشە دەمگوت بەعکسەوە ئەسڵی کێشەکان لە عێراقدا کوردن و هەموو ئەو کێشانێک کە لە عێراقدا دروست بوون بەهۆی کوردەوەی بەڵام کێشەی کوردەوەی لە دوای 2023ەوە کێشەکانی خۆی نانەتە پێشەوە دی شەڕیان لەسەر ناکات دەوتم با بێت کێشەکانی خۆی بێنێتە پێشەوە با شەڕیان لەسەر بکات بزانە کێشەکانی کورد ئەوەندە گەورەترن لە کێشەی لایەنەکانی تر کێشەکانی تر هەر نقوم دەبن فعلا وابوو زیاتر دوای ئەوەی باشە بەڵام چۆن شەڕی لەسەر بکات نەبێت لەناو پەرلەمانە بیکە لە پەرلەمانیشە لەسەر شانی ئێوە بووە یان لە 325 کورسیە کورد 57 کورسیە بۆ لە خولی پێشەوە جا من پێم خۆش ئەگەرمە تۆزە کاتم بیتێ بەڕاستی چووکە زۆر جار لە ئەعلامەشت دەکرێت جارێ خەڵک وا دەزانێ هەموو شتێک لەناو پەرلەمانەیە کە ئەمە غەڵەتە. پەرلەمان دوو کاری سەرەکیە کاری یاسادانان کاری جێبەجێکردن. سەبارەت بە کاری یاسادانان و کاری یاسادانانیش دوو شێوەی هەیە. یاسا تۆ نێڵی ڕۆژانە کە هەموو ئەو یاسانەی کە لە پەرلەمانی بەغدا دەردەچن نێڵی یاسای خراپ تێپەڕن بەرامبەر بە خەڵکی کوردستان من بە شانازیەوە دەیڵێم ئەم دەورەیە هەموو پەرلەمانتارە کوردەکان نەمانێشتۆ نەک یاسایەک بڕگەیەکی یاساش دژی خەڵکی کوردستان تێپەڕێ ئەوەی بودجێت نەپەڕێن نەخێر تێنەپەڕێنراوە تا ئێستا بودجەی پێرار ڕەزامەندی کوردی لەسەر نەبوو پێرار بە ڕەزامەندی بەغدا و هەرێم ئەمە کراوە بە ڕەزامەندی بەغدا و هەرێم کراوە کە ئەوان ڕێژەی ئەوە نەوت بنێرن لە مقابلدا ئەگەر نەیان نرد ئیلا ئەگەر لە بەغدا و ئەگەر لە هەولێرەوە ڕەزامەندی نەکرایەوەتە هەولێر و بەغدا ڕازی نەبوونە ئۆکیان نەناردای بۆ پەرلەمان ئێمە ڕازی نەدەبووین تەنانەت زۆر جار ئەنجومەنی وەزیران وەزیرە کوردەکانی ڕازی دەبوون دەهاتە پەرلەمان ئێمە هەڵمان دەوەشاندەوە یان ڕێمان لێ دەگرت و زۆر جار خۆیان جوابیان بە دەناردین دەیانگوت لەو ئەنجومەنی وەزیران ئێمە نەمانتوانی ئەوە بیکەن بچێشە تاوەکو ئەو کاتەی لە هەولێرەوە ئۆکەی نەکرایە لە ناو پەرلەمانان تێنەدەپەڕی ساڵی 2013 کە بودجەکە تێپەڕی لە بەغدا و هەولێر ڕێکەوتن بەڵام ئەم ساڵ لەبەرەوەی بەغدا و هەولێر ڕێک نەکەوتن ئێمە نەمانێش تێپەڕێ بۆ یاساکانیش بەڕاستی ئێمە نەمانەشتۆ ئەم دەورە یەک یاسا تێپەڕێ بەڵام دێتە سەر کێشە ڕئیسەکانی واتە یەک یاسا دژی خەڵکی کوردستان تێپەڕێ بەڵام دێتە سەر شتە ڕئیسەکانی خەڵکی کوردستان بۆ نمونە مادەی 140 زۆر خەڵک پێی وایە مادەی 140 کاری پەرلەمانە کە ئەمە غەڵەتە کاری پەرلەمان تەنها یەک فەقەرەی کاری پەرلەمانە ئەویش ئەو پرۆژە یاسایی کە سەرۆکی کۆمار نردوێتی بۆ چاکردنەوەی یەکەی ئیداریەکان غێری ئەو پرۆژە یاسایە هیچ شتێکی تری مادەی 140 ناو پەرلەمانە نیە غێری چاودێریکردنی لیژنەکە نەبێت. زۆر باش ئەمە بگەڕێنەوە سەر قسەکردن لەسەر پەرلەمان و دەوری ئێوە و فراکسیۆنە کوردیەکانی تر لە پەرلەمانە بەڵام
لەسەر مەسەلەی سەر کۆمارەکە ئەگەر دەسەڵاتەکانی سەر کۆمار پرۆتۆکۆلیە و دەسەڵاتی نییە و هەموو شتێک لە عێراقا لە دەستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە کۆ بێتەوە و وسامە نوێژێفی بە شخصەتی خۆی توانی بێتی جی سەرۆک وەزیران بۆسێتەوە ئەی کورد بۆ سەرۆک کۆماری وەرگرتەوە سەرۆکی پەرلەمانی وەربگرتە باشتر نەبوو. من ئێستاش ئەڵێم ئەگە ئەم سەرۆک کۆمار سەر ڕایە دەسەڵاتەکانی پرۆتۆکۆلین لە چاو ئەنجومەنی وەزیرانە کاگڕێبوار دەسەڵاتی فعلی لە سیستەمی پەرلەمانیە لای ئەنجومەنی وەزیرانە تەمان لای سەرۆک وەزیرانیش نییە سەرۆک وەزیران تەنها دوو دەسەڵاتی هەیە ئیدارەکردنی کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتیکردنیان لەگەڵ ئەوەی کە پێی دەوترێت قایدی عامی قواتی مسلحە هەموو دەسەڵاتەکانی ئەنجومەنی وەزیران یان ئەنجومەنی وەزیرانن دەسەڵاتە فعلەکان سەرۆک کۆمار دەسەڵاتی پرۆتۆکۆلی بەڵام هەندێک دەسەڵاتیشی هەیە ئینکاری ناکرێت بۆ نمونە دەسەڵاتی ئەوەی هەیە کە داوای سەحبی سیقە بکات لە سەرۆک وەزیران کە ئەمە دەسەڵاتێکی زۆر خەتەرە مثلەن صلاحیەتی ئەوەی هەیە کە عفوی خاص دەرکا بەڵام بە پێشنیازی ئەنجومەنی وەزیران صلاحیەتی ئیمزاکردنی یاساکان نییە بەڵام هەر دەبێت ئیمزایکە صلاحەتی غێری ئیمزاکردنی نییە بەڵام ئەوەی کە سەرۆک کۆمار گرنگی دەدا بە سەرۆک کۆمار پۆستەکەیە کە ئەو ڕەمزی یەکێتی خاکی وڵاتە ڕەمزی سەروەریە و لە دەرەوە تەمسیلی وڵات دەکا و دەنجی ئەو قسەی ئەو زۆر تەسیری هێوکاریگەری هەیە بۆیە بەڕاستی شیعەکان پێیان ناخۆشە ئەم پۆستە بدرێ بە سوننە لەبەر ئەوە نییە کە لەبەر چاوی جوانی کورد نییە کە پێیان خۆش ئەم پۆستە نەدرێ بە سوننە بدرێتەوە بە کورد بەڵکو لەبەر ئەوەیە دەزان ئەگەر کەسێکی سوننە ئەم پۆستەوە گرێت لەسەر ئاستی عالەمی عەرەبی و عالەمی دەرەوەش حای عێراق دەبە حای حکومەتی عێراق دەبە هەرچی خروقات و پێشێلکاریە بە دەقات گەورەی دەکەن بەڵام کورد لە چەند ساڵی ڕابردوودا ئەوەی بۆ نەکردوون سەرۆکی پەرلەمان ناتوانێت بکە بەقەدەر سەرۆکی کۆمار لە ڕووی دەرەچیەوە سەرۆکی کۆمار زیاتر گوێ لە گیراوە زیاتر ڕەمزی وڵاتەکەیە بۆ هەموو کۆبوونەوە عالەمیەکان بۆ کۆبوونەوەی ئومەمی متحیدە بۆ کۆبوونەوەی جامعەی عەرەبی بۆ کۆبوونەوەی سەرانی وڵاتانی دنیا زیاتر هەر ڕئیسی کۆمار دەچێت تەنانەت سەرۆکی پەرلەمان ئەگەر بچێتە دەرەوە لەگەڵ سەرۆکی پەرلەمانەکانی وڵاتان کۆ دەبێتەوە و جەمعیەی عامە و هەموو منەظەماتە نێودەوڵەتەکانیش کاتێک کۆ دەبنەوە سەرۆکی وڵاتەکانیان کۆ دەبێتەوە نەک سەرۆکی پەرلەمانەکانیان لەبەرەوە ئەو تەسیرەی کە سەرۆکی کۆمار بۆ ئەوەی بیە ببە فشار لە ڕووی دەرەچیەوە لەسەر حکوومەتەکە سەرۆکی کۆمار زیاتر دەیبێنێت لە سەرۆکی پەرلەمان واتە هەرچەندە دەسەڵاتەکانی پرۆتۆکۆلین بەڵام ئەگەر ئەم دەسەڵاتەش بەڕاستی ممارەسە بکرێ و ئەگەر بەڕێز مام جەلال نەخۆش نەکەوتایە وەکو ئەو قسەی کە کردبووی من ئەمجا لەمە و دوادەچمەوە بە بەغدا و دەنگم دلێر دەبێ و لەسەر هەموو اخلاق هەرقە دەستوریەکان بێدەنگ نابم پێم وا بوو دەیتوانی ڕۆڵێکی گەورە ببینێ ئێستاش بەڕاستی کە ئەم جارە دووبارە ئەم پۆستە لەوە دەچێت بێتەوە بە کورد هەرچەندە ئێستا دەوڵەتی قانون لە پیلانێکدان بۆ ئەوەی جێچەڵ بە کورد بکەن بە تایبەتی دوای ئەوەی کە حیدەر عیبادی تەرشیح کرد بۆ پۆستی چێگری دووەم و ژمارەی زۆر پەرلەمانتار لە ناویاندا هەندێک کوردیش دەنجیان نەدا بە حیدەر عیبادی ئەوانش لەوە دەچێت تۆڵەی خۆیان بکەنەوە هەندێک کەسایەتی هەان دەدەن بۆی بێ بە سەرۆک کۆمار بەڵام لەگەڵەوەشدا پێم وایە دوجار سەرۆک کۆمار هەر بۆ کورد دەبێت چونکە ئەگەر یەکەم جاریش دوو لە سەرسی دانکان نێنێ وەکو دەستور دەڵێ لە جاری دووەمە چێ زۆری نەبێنە ئەو دەیهێنێ دوجار پۆستەکەی کورد بەر کاندیدەکەی کورد دەکەوێت بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئەم کەسەی کە دەینێرین کەسایەتێکی بەهێزی هەبێ و بێدەنگ نەبێت لە پێشەلکارە دەستوریەکان دووەمیش بەڕاستی عیبیش نییە بۆ کوردیشکە چۆن سەرۆکی پەرلەمان بۆ سوننە ئیش دەکا و پێشی عیب نییە سەرۆکی وەزیران زۆر تائیفیە و تەنانەت میدیا نەک میدیای حیزبەکەی میدیای ڕسمی کە عێراقیەشە کردوێتی بە میدیایەکی تایفی و شەو ڕۆژ دژی هەندان دەکات دژی کورد و سوننە پێویستە ئەو کەسەش کە دەچێتە بەغدا جگەلەوەی کە لەسەر پێشێلکاری دەستوریەکانی هەروەها دیموکراتی و دەستور لە هەموو عێراقدا هەڵدەداتێ وە کەسایەتێکی بەهێزی هەبێت دەبێ بەڕاستی بە هەمان شێوە تاوەکو دوو کەسەکەی تر لەسەر لایەنە تایفەکانی خۆیان هەڵدەدەنێواتە سەرۆک وەزیران و سەرۆک پەرلەمان دەبێ ئەوەی ئێمەش لەسەر مەسەلە کوردەکان هەڵداتێ باشە بەڵام ئەگەر لە عێراقێکا دەستور پێشێل کرابێ هەموو دەسەڵاتێکیش لە سەرۆک وەزیرانە کۆبوو بێتەوە بە پێی دەستورەکەش کە زۆر کەس ڕەخنیان لە دەستورەکە هەیە بە تایبەتی لە هەندێک سەڵاحیەتی سەرۆک وەزیرانە سەرۆک کۆمار چی پێکرێت لەوە زیاتری پێکرێت کە کراوە پێشتر بەڵێ جارێکم دەستورەکە منوەکو کەسێک کە لە ناو قەوسا تۆزێک تایبەتمەندیم هەیە لە دەستورە پێم وایە دەستورێکی باشە تا قەشتێکی خراپ بۆ ئەم دەستورە بۆ کورد مادەی 140 بەڕاستی ئەگەر مادەی 140 و هەڕاجکردنی نیوەی خاچی کوردستان نەبووایە ئەم دەستورێکی زۆر باشە ئێستا ماڵی داعشەوە بێ لە سای داعشەوە تقریبا ناوچەکانی 140 گەڕاونەوە قسە لەسەر ئەوە شەکەین بەڵام بۆ بەس مادەی 140 ینی لە بڕگەیەکی دەستورە ئەڵێ رئيس الوزراء هو القائد العام للقوات المسلحة نقطة سريدة صارك بخري أو غلط تفسيرك دصلات كاني أمية نوتشتي حتى إيرا أطوان دصلات أو تصر وزيران بارزوي خوي جيش الزولاني شرعي بيكا جاو همي مخالفة دستورة من ما لبرلمان همي باس كردون لبرلمان أمام إيسارة كردون بس بداخوا طبعا سرتا كرد بيدنگ بلا تصرفاتي مالكي يعني هو بالكي جوري ك
مالکی گەیاندوتە ئەو حاڵە کورد بێدەنگ بۆ لی کورد نەک بێدەنگ بۆ پشتگیریشی کردو بینیمان یەکەم جار کورد مالکی بە دامی کورد هاتە سەر حکوم لە 4 ساڵی یەکەمیدا هەموو کوتلەکان کشانەوە تەنها کوتلەی کوردی مابوو پشتگیری کرد ئەگەر کوتلەی کوردی بکشایە و دەڕوخان نیان ڕوخان 2010 چی هێنایە سەر حکوم هەر اتفاقی هەولێر هێنایە و مبادرەکەی سەرۆکی هەرێم و تاوەکو بەڕاستی کشانەوەی ئەمریکاش کورد پشتگیری دەکرد ئەم لەو کاتەیە کە ئەو کوردی بەشتی کاتی ڕازی دەکرد نەک بێت مافە ڕئیسیەکانی باتێ بەشتی کاتی ڕازی دەکرد کورد دێ بێدەنگ بوو لێ بۆیە مالکی ئەو 6 ساڵەواتە لە 2006ەوە تا تقریبا کۆتایی 2011 بە کەیفی خۆی پێشەلکاری دەکرد بە کەیفی خۆی ممارسی سەلاحیاتی دەکرد کورد لێ بێدەنگ کە کوردیش لێ بێدەنگ و لایەنەکەش تەمان شیعەکانیش لێ بێدەنگە بوون لایەنی سونەش بێهێز بوو کاتێک کە خەبەرمان بۆ ئەوش ئەو کاتێک کە ئەزمەی دەچلێت دروست بوو قیادەی عەمەلاتی دروست کرد وتمان قیادەی عەمەلات مخالفەی دەستورە وتیان نەخێریەوە ڕازگۆنین ئەگەر مخالفەی دەستورە بۆ 6 ساڵە لێ بێدەنگن ئێستا لەبەرەوەی کێشەکە لەسەر خۆتانە والحاصل دەمەوێت بڵێم لە دەستوردا کە من دێمەوە سەر قسەکەی ئەوەی کە ئەو پرسیاری جەنابە کردێ غێری مادەی 140 نەبێت کە بۆ کورد خراپە دەستور زۆربەی زۆری بۆ کورد باشە و تەنانەت بەعکسەوە ئەوان دەڵێن کورد لە هەموو مادەیەکە لۆقمێکی داناوە و سەرۆکی وەزیران بەعکسە و دەسەڵاتی نییە دەسەڵاتەکانی ئەنجومەنی وەزیرانن سەرۆکی کۆمار تەنها سەرۆکایەتی کۆبوونەوەکانی مەجلیسی وزرا لەگەڵ ئیدارەدانی کۆبوونەوەکان دەکا لەگەڵ قایدی عامی قواتی مسلحەیە غێری ئەوە هەمووی ئیشی ئەنجومەنی وەزیران تەنانەت بۆ قایدی عامی قواتی مسلحەش بەڕاستی تەنها لە دوو حاڵەتدا قیادەی عامی قواتی مسلحە دەبێ ڕۆڵی هەبێ لە حاڵەتی حرب لە حاڵەتی تەواری واتە کاتێکە وڵات ڕۆبەڕووی حربێک دەبێتەوە جا لە هەموو وڵاتیان لە بەشێکی یان حاڵەی تەواری لە بەشێکدایان لە هەموو وڵاتدا ئەوەش بە موافقەی پەرلەمان کاتێکە إعلانی حالی حرب و تەواری دەکرێت ئەو کاتە قایدی عامی قواتی مسلحە دەسەڵاتەکانی ئاکتیڤ دەکرێن و ئەو پێویستە ئەم دەسەڵاتە بەکاربێنێ بەڵام لە حاڵەتی مەدەنیە کاتێککە حرب و تەواریمان نییە جێیش لە سەکەناتی خۆیەتی لە وحدەکانی خۆیەتی حدود دەپارێزێ لەم حاڵەتە تەنها وەزیری دیفاع دەبێ ئیدارەی جێش بکە وەزارەتی دیفاعیش کەسێکی ئەبێ مەدەنی بێ بە جوێری دەستورەکە بەڵام ئەوەی کە مالکی دەیکا بەبێ ئەوەی إعلانی حالی حرب و تەواری کرابێ ئەو دەسەڵاتی حرب و تەواری داوە بەخۆی بە کەیفی خۆی ئەم مستەڵەحی کە هەیە دەڵێ قایدی عامی قواتی مسلحە خۆی کردەوە کوشت و ببڕ لەسای بێدەنجی کوتلەکانە لەسەر وامانە لەسای بێدەنجی کوتلە کوردەکانە وإلا ئەگەر دەستور بحذافیریه وەک عەرەبەکان دەڵێن تەطبیق بکرێ بەڕاستی دەسەڵاتی زۆر کەمی داوە بە سەرۆک وەزیران دەسەڵاتەکان هی ئەنجومەنی وەزیرانن بە دەسەڵاتە سەربازیەکانیشەوە باشە تۆ 4 ساڵی ڕابردوو لە بەغا بووی ئەو کەش و هەوایی عێراق بێنەرەوە بەرچاوی خۆت لە 4 ساڵی ئایندەیە سەرۆک کۆماری ئەگەر لە کورد بێ ئەتوانێت چی بۆ کورد بکە بڵێ من ناڵێم بەتەنها سەرۆک کۆمار هیچ ناکە و بەڕاستی بەڵام سەرۆک کۆمار تا چەند ئەتوانێت چاودێرێکی جددی بێ بەسەر سەرۆک وەزیران و نێڵە خەڵقی دەسووری بەڵێ دەتوانێت ئێستا بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا ئەگەر بۆ نمونە سەرۆک کۆمار زۆر مالکی زۆرچی دەکرد ئەگەر قسەی ئەو فەرقی هەبوو ئەگەر ئەو تەییدی نەکردا یان ئەگەر بیو تا ستۆپ لایەنە کوتلە سیاسەکانی تر چاوەڕێی دەمی سەرۆک کۆمار بوون بەڵام کاتێ بەعکسەوە ینی وەکو عەرزم کردن تاوەکو ئەزمەی دیجلە بەڕێز سەرۆک کۆمار پشتگیرێکی بێوێنەی مالکی بوو تەنانەت ئەو قسەیەمان لەبیرە کەوتی بەدیلی مالکی هەر مالکیە لە سەرەتای کشانەوەی ئەمریکا کاتێکە لایەنە سونیەکان جارێ کورد نەهات بۆ سەرخەت داوایان دەکرد کە مالکی بگۆڕێ ئەو هات ئەو قسەیە مەشهورەی کرد کە مالکی کەسێکی طارئ نییە لەسەر سیاست کەسێکی تازە پیاڵکەوتونیە لە سیاسەتە و بەدیلی مالکی هەر مالکی خۆیەتی ئەم قسە بوو بە چەکێک بەدەست دەوڵەتی قانونەکە هەمیشە دژی نایارەکانن بەکارهێنانەکەدا کاتێ داوت مالکی بگۆڕدرێ و ئێستاش بەڕاستی کاتێک کە سەرۆک کۆمار دیارە سەرۆک کۆمار نابێ هەموو لە خۆی قسە ناکە نابێ هەموو ڕۆژ قسە بکە بەڵام کاتێکە کە پێشەلکارێکی دەستوری زەق دەبینێ کە ئەو دەڵێت بەڵێ ئەمە پێشەلکاریە من دڵنیات دەکەم کوتلە شیعی و سونیەکان و کوتلە کوردەکانی هەمویان هەڵدەدەنێ ئەو کاتە ئەو موقفی بەهێز دەبێ و دەوەستێ لە جێی خۆیدا بەڵام تاوەکو سەرۆکی کۆمار پشتگیری سەرۆکی وەزیران کە بە تاکیدەوە قووەتێکە بۆی و ئەو زیاتر پێ هەڵدێنێ لە تجاوزە دەستوریەکانی من دەڵێم ئەم 4 ساڵەی داهاتوو ئەگەر پۆستی سەرۆک کۆمار بۆ کوردێ پۆستەکە هەر پرۆتۆکۆلیە چاوەڕێ نەکەین ئەسایەکی سیحری بێ ئەو سەرۆک کۆمارە دەتوانێت شتێکی معجزە بخڵقێنێ بەڵام لەگەڵ ئەوەشدا دەڵێم ئەگەر ئەو کەسە بەهێز بێ وەگەر ئەو کەسە فعلەن لەسەر خەرقە دەستوریەکان بڵێن نای بەقەوەت و تەواجودی دایمی هەبێ لە بەغدا و لەسەر پێشەلکار دەستوریەکان و دیموکراتی لەسەر تاسەری عێراق و هەروەها لەسەر مافەکانی کوردیش هەڵباتێ دەبێ بە بربەستێک بەڵام ئەمە بەو مانایانێ وڵا لە 4 ساڵی داهاتوودا کورد و عێراق دەبێ بە شامی شەریف و هەروەها کوردیش هەموو مافەکانی خۆی دەستەکەوێتەوە باشە ئاماژەت بۆیە کە خراپی دەستور مادە 100 بەڵێ ئەی بەڵام ئەو کاتی دەستور نووسرا ینی ئەمە بە ئینجازێک سیر کرا بۆچی خراپە جەبەدەخوانەی نووسیان بە ئینجازیان سیر کرد سیاسەکانی کورد من بۆ خۆم سەرەتای لەوانە بم کەڕەخنەم نەکەرمن ینی بۆی نەبێ بە من بەڵام زۆرێک لەوانەیە کە لە بواری دەستور و لە زانۆکانە دەرسمان دەوتەوە
ڕخنەمان لێگرتنەوە زۆر بە توندیش ینی وەڵامی ئێمان دەدایە و پیان وابوو کە ئێمە کەسی نەزانین و نەزەرین و تیۆرین بەڵام مادەی 140 لێچێکە لە عیبەکان لە پەڵە ڕەشەکان بەدەست ئەو بەدەموچاوی ئەوانەیە کە بەشدار بوون لە نووسینەوەی دەستوری عراقیە نەبوو و نەشیاوە لە عالەمدا کە تۆ 150 خاچی خۆت بخیتە هەڕاجێکی دۆڕاوە کە تقریبان زۆریشیان ئەگەر بەو قمارەش بێ کە لە مادەی 140 هەیە دەدۆڕێن ئەگەر بەو ئالیەتە بێ بەڕاستی یعنی من پێم سەیرە خاچی کوردستان تا حەمرینە ینی کاتی خۆی خۆعافیکە مەلا مستەفا لە 1970 وتبووی ئێمە من دەسەڵاتم نییە واز لە کەرکووک بێنە مەگەر کوردیشین تیانە بێ هەر کوردستانە ینی بەڕاستی کەچی دوای 30 ساڵ خەبات و شۆڕش دوای ئەوەی کە عراق دەڕوخێ و سفر دەبێتەوە هیچ هێزێک لە عراق نامێنێتە ناهێزی کورد نەبێ کەچی سەر ئەوە دەچین دوای 30 ساڵ سایە 50 خاچی کوردستان دەخینە باشە بەڵام زۆر مشکلە ئەوەیە کاگە ڕێبوار ئێستاش بەو میکانیزمە زۆرێک لەو قەزاونەحانەی کە تاریخیەن و جغرافیەن کوردن با ئێستا کەمینیان کورد بێ دەدۆڕین باشە ئەمەکەی ئەمە چ منطقێک باشە زۆر ینی ماوەی چەند ساڵێکە قسە لەسەرەوە ئاکرێت کە نابوو مادە 140 وای لێ بکرێ و کە ئەمە زیانی لە کورد ئەی بەدیلی مادە 140 چی ینی ئەگەر ئەویان نەکردای چیان کرد کاتی خۆش زۆر کراکە من پێم وا بوو سەرەتا ئەگەر تۆزە کورد بوێرتر بووایە کاتێکە تاقە حەلیفی ئەمریکا بوو و حکومت نەمابوو شتە نەمابوو لە عراقدا و من ئەو کاتەش وتم حەقی وان نییە قسەکان پێش 2002 ئەمان وت کاتێکە سەدام دەڕوخی حەقی وایە کورد چونکە زۆر باسیوان دەکرد ئێمە ناچین تۆڵە بکەینەوە ئێمە حەلەکانی ئێمە دەستور هەڵدەبژێرین ئێمە حەلی یاسایی هەڵدەبژێرین ئێمە پێمانەوە بکە خۆبەستنەوە بە حەلی یاسایی و دەستوری قومارێکی دۆڕاوە هەروە دوای چەندین ساڵ داوا دەکەین و بۆمان ناچێتە سەر طبعاً فعلەنەوە وا دەرچوو کاتە دەیانتوانی تاوەکو شوێنانەی کوردستان و هەروە لەگەڵ هێزەکانی ئەمریکا کورد پێشمەرگە شەڕی دەکرد و ئەمریکەکان زۆر معجیبن بە پێشمەرگە و تەنانەت مقارنەی ئەوان دەکرد کە لە ئەفغانستان پارەیان نەی تێشاخێکت بۆ ناگرن بەڵام لە کوردستانە پێشمەرگە پێش هێزەکان دەکەوێت تا شوێنێکە حەمرین بوو مانگرتایە پاکمان کردایەوە دەبوو بە ئەمری واقع وەکو چۆن هەندێک ناوچە کە دەرەوەی خەتی 36 بوون بەڵام لەگەڵ کشانی هێزەکانی ئەمریکا کورد جێگیر بووتیاندا تا نیوەی ناوچەی جێناکۆک بوو بە ئەمری واقع ئەگەر ئەو کاتە بەڕاستی تاوەکو ئەو ناوچانەی کە خۆمان بە کوردستان دەزانین بڕۆشتینە بمانکردنا بە ئەمری واقع تا ئێستا دەمێک بوو هین بوو ئێستا بەڵام ئێستا ئەو ناوچانە هەمووی لە دەستی کوردایە و جێگیر بوون تایە و هێزی پێشمەرگە هەمووی نەوەش غەڵەتێکە بەپێی ئەو ئامارانی کە لایەنە فەرمیەکان بڵاوەکەنەوە لە سایە 95 ناوچە دابڕێنراوەکان گەڕاونەتەوە سەر هەرێمە لە سای 5 ماوە ئێسامە جێبەجێکردنی مادە 140 نییە عراقێکی لاوازە توانێت جارێکەوە سواز داعش خۆ ئازایی کورد نییە شان و باهۆی کورد نییە ئەمە یەک دووەم کاگەوەش غەڵەتێکە کاگڕێبار بەداخەوەندە لە سەرکردەکانیان وڵاسەی مادەی 140 جێبەجێ بووە ئێستاش بە وجە نەزەری من نیوەی ناوچەی جێناکۆک ئەرزی ناوچەی جێناکۆک ماوە کە نیوەی کە ناڵێم نیوەی لە خەتی 36واتە لە چەماڵەوە لە سێتەرەی تەحەدی و لە خوشتەپە و لە فایدەوە نه بەڵام ئەو کورد لەکوێ بوو ئێستا نیوەی ماوە کە ڕزگار بکرێت کاکە تۆ حەویجە و زاب و حەمرین و ئامرلی تا حەمرین کوردستانە سعدیە و مەندەلی ئەوانە یعنی کاتێک ئێمە ماڵین مادەی 140مان جێبەجێ کرد بەعکسەوە ئێستا ئەوان ئێمە تۆمەتبار دەکەن کە ئێمە عەرزیوانمان داگیر کرد ئەگەر ئێمە بمانگوتە ئێستا ئەم بەشەی کە کوردستانیە و 90 خەڵکەی کوردستانە ئەوە ئێمە ئەیپارێزین بەڵام لە داهاتوشدا هیوادارین ئەو ناوچانەی ترمان بۆ بگەڕێتەوە ئەوە پێم وابوو بەقەوەتر بووەک لەوەی ئێمە تەواو بزانین هەموو شتێکمان بۆ جێبەجێ بوو ئێستا ئەوان داوامان لێ بکەن کە ئێمە ئەو ناوچانەمان داگیر کردو و دەبێت لێیان بگەڕێنەوە من پێم وایە ئەو تاوەکو حەمرین ئەگەر حسابی کەی کە تا حەمرین لە ڕووی مێژووی جوغرافیەوە کوردستانەوە لە ساڵی 20ەکان و 30ەکانی ڕابردوو یەک عەرەبیتیانە بووە لە 20ەکان و 30ەکانەوە سەرەتاکانی تعریف هاتون بۆ ئەو ناوچانە کە هاتون مشکلەمان نییە حەویجە ئەوانە ئێمە دەڵێن دەریان ناکەین بەڵام لە هەمان کاتیشان نابێت لەو خاکانە خۆش بین ئەمە لە ڕووی سیاسیشەوە موقفی بەهێزتر دەکردین کە ماوەتا ئێمە ئەم ناوچانەی کە تا ئێستا جێشی عراقی لێ بۆ پێشمەرگەی بە هاوبەش لەگەڵ یا بووە تەنها ناوچانە ڕزگارکراون بۆ علمی جەنابەت ئەوەی کە پێشمەرگەی تیا بووە ئەگەر لە هیچ شوێنەکان نەچوینە پێشەوە تا جەلەولا تا ئەسان نیوەی جەلەولامان بۆ ڕزگار ناکرێت لەبەرەوە بەڵام زۆربەی ناوچەکانی کە پێشمەرگەی تیانە بۆ ئێستا تیاتی کەرکووک بۆ نمونانێ زۆربەی ئەو ناوچانێکە پێشمەرگی چوتە ناوە زۆربەی ناوچەی هەوە بەشەوە بەڵێ هەندێک پێشڕەوی کراوە بە خواری و کەرکووک بۆ لای زابوو ئەوانە بەڵام ئێستاش ناوچێکی زۆری کوردستانی ماوە با زۆرینەی کورد نەبێ زۆرینەی عەرەب بێ بەڵام لە ڕووی مێژووی جوغرافیە و کوردستانن باشە ئێستا مادەی 140 جێبەجێکرایان نا گرنگ نییە کێ کردی من پێم وایە ئەم بەشەی کە جێبەجێ کراوە بەڵێ جێبەجێ کراوە باشە لە ڕووی دەستوریەوە ئەمە ئیشکالیاتی هەیە خۆی کاک ئێستا کێشەکە ئەوەیە لایانی دەوڵەتی قانون دەرکەوت کە چەند نیەتیان خراپە ینی تاوەکو 2000
هەش دەبووە مادەکە جێبەجێ بکرێت لە ڕووی دەستوریەوە بەڵام ئەوان جێبەجێیان نەکرد بەهانەیان دێنایەوە و ڕۆژانە لە سەر تەلەڤیزۆنەکان مالیکی و غیری مالیکی و بەرایم جعفەریش پێشتر خۆیان وا پیشانە دەکەوان هەموو التیزامێکی سەرشانی خۆیان جێبەجێ کردووە و تەحەدایان دەکرد با کوردێک بێ و داوای شتێکی کردبێ ئەوان ناکرێت بەڵام دەرکەوت ئەمە وانە یەکێک لەوانە حەنان فتلاوی کە یەکێک لە کەسە نزیەکانی خۆی لە 4 ساڵی ڕابردوودا نەگەڵم 4 ساڵە واتە لە 2006 بۆ 2010 ئەو کاتە پەرلەمانتار نەبوو ئەم کرا بە ئەندامی لیژنەی تەنفیزی مادەی 140 بۆ خۆی بەدەمی خۆی دەڵە کاتێک کە چوون بۆ لیژنەکە بووم بە ئەندە لیژنەکە گەیشتبوونە مەرحەلەی استیفتا من ڕام کرد ئەو بە نوێنەری مالیکی چووە باشە بەڵام تا چەند قسانە ڕازگۆیی تایە بەڵێ قوڵان ڕازگۆیی تایە ئەخە مەرحەلەی تاویستاوە بۆ لە مادە ڕازگۆیەکە لەکوێ پێویستی ئەسڵەن ئەگەر تۆ بتەوێ دەبووایە تاوەکو سیوێکی 12 جێبەجێ بکرێت دەبووایە تاوەکو سیوێکی 12 سیوێکی 12 2010 دەبووە هەموو مەرحەلەکان جێبەجێ هەر سێ قۆناغەکە جێبەجێ بەڵام ئێستا یعنی تا ئەم ساتەکە ئێمە لە 2014 لە مەرحەلەی تاویست کاگە سێریکە مەسەلەی تطبیع تطبیع حەقێکە بۆ کورد واتە دەتوانێت استیغنای لێ بکە بۆ نمونەیمە بۆچی ئەمەماندانەوە دەڵێن کاکە لەبەرەوەی کۆتایەکەی بەڕاپرسی دێ دەڵێن لەبەرەوەی کورد عەرەبی زۆر هێناوە کوردەکانی دەرکردوون ئێمە دەمانەوێت ئەم ناوچانە بەڕاپرسی بگەڕێنەوە نامانەوێت بەسەر بگەڕێتەوە ئەمەش دەمانەوێت کوردەکان بگەڕێنەوە شوێنی خۆیان عەرەبەکان ببرێنەوە بۆی زمانی کەین زۆرینەکە وەکو خۆی لێتەوە کە گەڕاینەوە سەر ئەسڵەکە ئەو کاتە بەڕاپرسی رازین واتە کورد ئەگەر بیەوێ دەتوانێت تەجاوزی ئەم مەرحەلەیە بکات چونکە ئەمە مافێکە ئەو کاتە کە من مجازەفەم کرد بڵام کاکە دەی رازیم بەم شێوەیە ئێستا بە عەرەب و کوردی عەرەبی هاوردە و کوردەکانیش ئەگەر نەگەڕابنەوە من ئامادەم تەجاوز لەسەر مەرحەلەیە بکەم حەقێکە بۆ من نەک واجبێکە ئیلا دەبێت پیا تێپەڕین بەڵام وازەحە دەرکەوتووە کە دەوڵەتی قانون بە بەرنامە نیان دێش مادەی 140 جێبەجێ بکرێت بە موناغەمە لەگەڵ هەندێک عەرەبی شۆڤینی کە پیان وا بوو دەنجی ناوچەی جێناکۆک بۆ ئەوانە والحاصل دەبوایە من دەبێ وڵامی پرسیارەکە بمەوە دەبوایە تا بەرواری سیوێکی 2007 ئەو مادەیە جێبەجێ بکرێت بەڵام ئەوان دەرکەوت بە مماتەلە جێبەجێ ناکەن ئێستا دەبوایە لە سیوێکی 2007 ئەگەر حکومەتی هەرێم قووەتی هەبووایە بیوتەکە کە ئەم ناوچانە کوردستانین بەڕاستی من کاتی خۆی پێشنیازێکی وام کرد کە لە دەستورا بنووسێتەوە بەس گوێ لێ نەگیرایان بۆیان نەچۆتە سەر دەبیانمە مانگو تا لە دوای ئەو بەروارەوە کوردستانیش ئێستاش کە بە حکمی ئەمری واقع لە دوای ڕووداوانی مووسڵەوە هاتوونە سەر کوردستانی بڵێ ئێستا بەشێکی جێبەجێ کراوە بەڵام شەرعیەتی نییە ئێستا شەرعیەتێکی قووەتی هەیە ئەمری واقعی هەیە من پێت دەڵێم ئەگەر ئەمە 5 ساڵێک بەردەوام بێت دەبێت بە شەرعەتی قانونی وەکو چۆن ئەسڵەن هەرێمی کوردستان خۆی لە 91 تا 2023 لە ئەنجامی ئەمری واقعەوە بوو بە شەرعەتی قانونی ئەمەش ئەگەر ماوەیەکی زۆر بەردەوام بێت دەبێت بە ئەمری واقعە دەبێت بە ئەمری واقعی قانونی شەرعیەتی قانونی بەڵام ئەگەر ئێمە بمانەوێ ئەم تاریخە کورتکەینەوە واتە ئەمری واقع زوو بکەین بە شەرعیاتی ئاسایی بە زووترین کار ڕاپرسی تیا بکەین ئەگەر توانیمان لە ڕاپرسیەکەدا تەمان بە جۆرەی دەستوری عراقی لە هەر ڕاپرسیەکە زۆر نیوەی ئەو کەسانەی کە مافی دەنگدانیان هەیە وتیان بەڵێ ئەو کاتە دەبێ بەیت باشە بەڵام بەبێ عێراق ڕاپرسی شەرعەتی لەکوێ بێ ئەگەر عێراق ڕازی نەبێ جاخۆی ئێمە گرنگە عێراق ڕازی بکەین ئەگەر نەبوو ئومەمی متحیدە ڕازی بکەین چونکە ئەسڵەن مادەکە لە کۆتاییدا دەڵێت بابی ئەوەی کردوتەوە کە تۆ پەنابریتە بەرنەتەوە یەکگرتوەکان زۆر باش بەڵام ئەگە هەر نەبوو ببوورە کاک ئەگەر ئومەمی متحیدەش و عێراقیش ڕازی نەبوون طبعاً عێراق ڕازی نابێ ئیلا ئەگەر سەفقەیەکی سیاسی ئەگەر ئومەمی متحیدەش نهاتە سەرخەت بەڵێ کورد هەر بیکا بە تەنیا بۆ خۆی بەڵام بە شێوەیەکی شەفاف منەزەماتی نێودەوڵەتی بانکە ڕێکخراوەکانی عالەمی بانکە و هەوڵ بدا زۆرترین چاودێری نێودەوڵەتی بێ ئەمە دەبێتە بەڵگەیەک بەدەستمانەوە بۆ هەتاهەتایە زۆر باشە پشوێکی کوردوە دەگرین و پاشان پشۆ بەردەوامی لە گفتوگۆکەمان بەڕێزان پاشان پشۆ کورتا گەڕێنەوە لاتەن